وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەت یاریێمی کوردستان لە ساڵی 2013دا راپۆرتێکی دارایی بڵاو کردەوە سەبارەت بە داهات و خەرجیەکانی نەوت لە هەرێمی کوردستاندا. هەرچەندە بەپێی بەدادەچوونەکانی NRT دەرکەوت کە ئەو راپۆرتە لەسەر هیچ پێوەرێکی ژمێریاری ئامادە نەکراوە، هەروەها ماوەی 2 ساڵیشە ئەو وەزارەتە هیچ راپۆرتێکی دارایی لە داهاتی نەوت بڵاو نەکردووەتەوە. لە راپۆرتەکەی ساڵی 2013دا کە داهاتی نەوت بە نزیکەی 10 ملیار دلار دانرابوو، نزیکەی 9 ملیار دلاریان سرف کرابوو، هەروەها باڵانسی ماوەی داهاتەکەش نزیکەی 1 ملیار دلار بوو. لە راپۆرتەکەی ساڵی 2013دا ئاماژە بەوە کراوە کە راپۆرتەکە خشتەی گشتگیری دەستکەوتەکان و خەرجیەکانی 6 ساڵی پێشووتریش لەخۆ دەگرێت. بەڵام لە پێناو ئەوەی وێنەیەکی تەواوەتی ببەخشێت، وەزارەتی سامانە سروشتیەکان بەم زوانە راپۆرتی دارایی ساڵانەی جیا بۆ هەر ساڵێک لە 2007 تا 2012 بڵاو دەکاتەوە. بەڵام ئەوە 2 ساڵ بەسەر ئەو وادەیەدا تێپەڕی و راپۆرتی گشتگیری ئەو ساڵانە بڵاو نەکراوەتەوە. جگە لە بڵاو نەکردنەوەی راپۆرتی گشتگیری ساڵانی 2007 بۆ 2012، وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ راپۆرتێکی لەسەر داهات و خەرجیەکانی نەوت لە ساڵانی 2014 بۆ 2015 بڵاو نەکردووەتەوە. پێشتریش بە پێی بەدادەچوونەکانی NRT دەرکەوت داهاتەکانی شیرینی نەوت کە لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکانەوە سەرفکراون لەلایەن دیوانی چاودێری داراییەوە پێداچوونەوەی بۆ نەکراوە و ناژزانرێت وردەکاریەکانی سەرفکردنەوەی چۆنە و پشت بە چی یاسا و ڕێسایەک بەستراوە بۆ بەخشینەوە و سەرفکردنی ئەو پارانە.